بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەسەندکردنی یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم جارێکتر مشتومڕی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان هێناوەتە ئاراوە بەپێی یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم سەرۆکی نوێی هەرێم هەرمان دەسەڵاتی سەرۆکی پێشووی دەبێت بە میواندارێک لە بەڕێزان ئەبوبەکر هەڵەبنی ئەندامی پەرلەمانی کوردستان و بێستون فایاغ ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوێی سیستەمی حکومڕانی هەرێم لە نێوان پەرلەمانی و سەرۆکایەتی دەکەین سەرەتا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین ئەوەی لەگەڵ کۆی یاساکەیە با دەست بەرزکاتەوە. کۆی یاساکە بە دەنجی 89 پەرلەمانتار پەسەند کرا. پەسەندکردنی یاسای کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم جارێکی دیکە مشتومڕی لەبارەی سیستەمی حکومڕانی هەرێم هێنای ئاراوە. لە یاسای ژمارە 1 ساڵی 2019 یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم هیچ لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم نەکراوەتەوە. تەنیا ئەوە نەبێت سەرۆکی هەرێم لە نێو پەرلەمان هەڵبژاردننی بۆ دەکرێت. بە بڕوای بەشێک لە شارەزایانی سیستەمی سیاسی بە هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمان سیستم نابێتە پەرلەمانی و دابوو دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم بکرایەتەوە. لە پرۆژە هاوبەشەکەی کۆمەڵ و یەکگرتو و گۆڕان و یەکێتی بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم لە ساڵی 2015 دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم کرابوونەوە. دوانەیی دەسەڵاتی ڕاپەڕاندن دیارترین کۆڵەکەی سیستەمی پەرلەمانیە واتە بوونی سەرۆکی هەرێم و حکوومەت بەڵام دەبێت دەسەڵاتەکانی سەرۆک تەشریفاتی بن و لە بەرامبەردا سەرۆکی حکوومەت دەسەڵاتی زۆری هەیە و بەرامبەر پەرلەمان بەرپرسیار دەبێت. پایەیەکی تری سیستەمی پەرلەمانی هاوسەنگی نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و پەرلەمانە و نابێت حکوومەت دەسەڵاتی بەسەر پەرلەمانەوە هەبێت. هاوکات بە پێی دەستوری عێراق سیستەمی سیاسی لە عێراقدا پەرلەمانیە و لە مادەی 1 دەستورەکەدا هاتووە ڕژێم حکومڕانی کۆماری پەرلەمانی دیموکراسیە. لە عێراقدا سەرۆکۆمار لەلایەن پەرلەمانەوە بە دەنگدانی نهێنی هەڵدەبژێرێت و دەسەڵاتەکانیشی تەشریفاتین. با پێی مادەی 73 دەستور دەرکردنی لێبوردنی تایبەت لەسەر ڕاستپاردەی سەرۆکوەزیران و پەسەندکردنی پەیماننامە نێودەوڵەتیەکان دوای ڕەزامەندی پەرلەمان و بانگێشتی پەرلەمان بۆ یەکەمین کۆبوونەوەی دوای ئەنجامدانی هەڵبژاردن و پەسەندکردنی باڵوێزەکان و دەرکردنی بەیاننامەی کۆماری دیارترین دەسەڵاتەکانی سەرۆک کۆمارە. هەرێمی کوردستان کە بەشێکە لە عێراق وا بڕیارە ئەم جارە سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمان و هەڵبژاردننی بۆ بکرێت بەڵام بە پێچەوانەی عێراقەوە دەسەڵاتێکی زۆری هەیە. بە پێی یاسا پەسەندکراوەکە سەرۆکی هەرێم نزیکەی 20 دەسەڵاتی کاریگەری هەیە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان جاردانی باری نائاسایی لە کاتی پێویستدا بە ڕەزامەندی پەرلەمان ڕێگە بە هاتنەناوەوەی هێزە چەکدارەکانی فیدراڵ دەدات. بە ڕەزامەندی پەرلەمان بۆی هەیە هێزی پێشمەرگە بنێرێتە دەرەوەی هەرێم بەخشینی ڕوتبەی سەربازی بە هێزە چەکدارەکانی هەرێم و ناوخۆ و ئاسایش دامەزراندنی دادوەران و سەرۆک و ئەندامانی داواکاری گشتی لە هەندێک حاڵەتدا فەرمانی هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان دەردەکات دەرکردنی لێبوردنی تایبەت بانگێشتی پەرلەمان بۆ یەکەمین کۆبوونەوە دوای ئەنجامدانی هەڵبژاردن و پەسەندکردنی یاساکانی پەرلەمان. سەرۆکایەتی هەرێم لە ساڵی 2005 دامەزراوە و چەندین جاریش هۆکاری ناکۆکی نێوان لایەنەکان بووە کە دواترینان پەکخستنی پەرلەمان بوو لە ساڵی 2015. دواتریش پەرلەمانی کوردستان بە پرۆژەی هاوبەشی پارتی و گۆڕان لە تەمموزی 2014 دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی سڕ کرد. ئەمەش دوای ئەوە هات مەسعود بارزانی لە کۆتایی مانگی دەی ساڵی 2017 و دوای ڕیفراندۆم دەستبەرداری پۆستەکەی بوو. دوجاریش پاش دەمانگ لە سڕکردنی دامەزراوەکە لە 8 ئایاری ئەم ساڵ پارتی و یەکێتی و گۆڕان دامەزراوەکەیان کارا کردەوە و وا بڕیارە لە ماوەی 12 ڕۆژی داهاتوو سەرۆکی هەرێم لە پەرلەمان متمانەی پێ بدرێت. جارێکی تر ساڵتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک و بەکرێکە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە قسە لەسەر ئەو یاسایە بکەین کە لە پەرلەمان دوێنێ پەسەند کرا قسە زۆر لەسەر سیستەمی پەرلەمانی و سەرۆکایەتێک ئەگەر ناساندەیەکی سیستەمی پەرلەمانیمان بۆ بکەی خەوە خەسڵەتەکانی سیستەمی پەرلەمانی چی؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان لە بینەرەکانی کەناڵی پێیان برای بەڕێزم کاک بێستون بە خێراتنیەکەم. یارە ئێمە لە دنیادا چەند شێوازێکی سیستمی پەرلەمانیمان هەیە یەک جۆر سیستمی پەرلەمانیمان نییە ینی بۆ نمونە ئەزمموی حەڤە وڵاتی جیهانمان هەیە سونایەتی سوڵتەی تەنفیزیان نییە
وەکو کەنەدا وەکو ئوسترالیا وەکو هەندێک وڵاتی ئەمریکای سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیان نییە بەس سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیە و پەرلەمانیش هەیە و دەسەڵاتی قەزایی هەیە لە عێراقا سیستمی پەرلەمانیمان هەیە سەرۆک کۆمار هەیە بەڵام دەسەڵاتەکانی سەرۆک کۆماڵ دەسەڵاتی تەشریفاتین ینی لە کورلا سیستمی پەرلەمانی ئەوەیە کە باڵانس لە قازانجی پەرلەمان بێ و هەیمەنە و هەژمون بۆ پەرلەمانی کوردستان بێ بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنە تەنسیق و هەماهەنگی هەبێ لە نێوان دەسەڵاتەکاندا و جیاکردنەوەی دەسەڵاتەکان هەبێ ئەمە پێناسەکانی سیستمی پەرلەمانین و بۆ خۆشت دەزانی ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان هەموو ئەو چێشمانەی چ لە ناو پەرلەمان چ لە گفتوگۆ پێنج قۆڵیەکان چ لە لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی کەوتەوانێ بە درێژایی ئەوە لەسەر ڕێخستنەوەی سیستمی پەرلەمانی تەواو بوو لە هەرێمی کوردستانە چونکە ئەمەی ئێستا هەیە بە سیستمی پەرلەمانی منحریف لادەر لە قەڵەم ئەدرێت لەبەرەوەی کە غەلەبە بۆ دەسەڵاتی جێبەجێکردنە و سونائەتی سوڵتەی تەنفیزی کۆمەڵی ئیشکالێتی دروست کردووە و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 دەسەڵاتی زۆرن لەگەڵ ئەوەی کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و علااقاتی لا و کۆمەڵە دەسەڵاتی تری لایەکە ئەم دەسەڵاتانە بەڕاستی کە پێناسەی سیستمی پەرلەمانی بەسەردا ناچەسپێ بۆیە ئەمەی کە لە کوردستانە ئەگوزەرێ بەڕاستی لادانە لە سیستمی پەرلەمانی و سیستمێکە ئەگەر بە ناویش بۆ نمونە ینی بۆ نمونونەکە لەم یاسایەدا هاتۆ سەرۆک لە ناو پەرلەمان هەڵەبژێرێ ئەوە هەڵەیەکی گەورەیە و خۆڵەتاندنە کە بڵێ وڵا بە هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمان سیستمەکەم کردوتە پەرلەمانی چونکابێن ناوڕۆک و جەوهەر مکافی یەک لە سەرەوە شەیە کە بۆ نمونە منی گوێم لەبەر لە سەرۆکی فراکسیۆنی گۆڕام و چەند جارێک تەکید لەوە کردەوە کە ئێوەکو چوارلایەنەکە لە 2015 ئاخیر کۆبوونەوە بۆ ڕازی بوون کە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانە هەڵبژێرێت هەموو دەسەڵاتەکانیشی وەک خۆی بمێنێتەوە ئەمە من بۆ خۆشببختانە کە ئەندامی گفتوگۆ پێنج قۆڵیەکان بووم ئەمە دوا پاکێجە کە ئەو چوارلایەنە حازرمان کرد یەکێتی و پارتی و گۆڕان و کۆمەڵ ئەم دوو پاکێجەمان تەسلیمی پارتی دیموکراتی کوردستان ئاخیر باڵێ وتمان هەر کامێک لەمانت ئەگەر ڕازی سەرۆک لە ناو خەڵک هەڵبژێرێ بەو دەسەڵاتانە دەسەڵاتەکانی چی بوون هەمووی تەشریفاتین ئەگەر ڕازی سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێرێ بە هەر کامێکیان تۆ ڕازی بی ئێمە ڕازین ئەوە بوو بە هیچ کامێکیان ڕازی نەبوو تێگەڵ کێشی کرد وتێبێ سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێرێ بە دەسەڵاتی ناو خەڵکەوانێ واتە بە هیچ شێوەیەک بەوە ڕازی نەبوون کە دەسەڵاتەکان بکەم بکرێتەوە وەڵامەوە بەوە ڕازی بوون کە تەنها سەرۆک لە ناو پەرلەمانە هەڵبژێردرێت بەڵام دەسەڵاتەکانی دەسەڵاتەکانمان ڕێخستۆتەوانێ ئەوە تا لەو پێناسێشە کە کردومانە ئێمە بە هیچ شێوەیەک سەرۆک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان نییە بۆ نمونەیانی هێزی چەکدار لە ڕێگەی ئەنجومەنێکەوە ڕێگەخرێ ئەنجومەنێکی سەربازی دروست دەکرێت بە ئامادەبوونی خۆی و جێگرەکەی و سوپاسالاری پێشمەرگە و وەزیری پێشمەرگە ئەمە بە یاسا ڕێگەخرێ نەک ئەوەی کە ئامر و ناهی سەرۆکی هەرێم بێ لەبەرەوە ئێمە بەوە ڕازی نەبووین چونکە ئەبێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم موافق بێ بە سیستمی پەرلەمانی کە بەداخەوە ئێستا دەسەڵاتەکانی زۆر و زەبەندەن و لە هەموو دنیاشە یەکێکی تر لە مەلامحەکانی سیستمی پەرلەمانی ئەوەیە کە ئەبێ سەرۆکی هەرێم یان سەرۆکی وڵات مەسئول بێ بەرامبەر بە پەرلەمانی کوردستان بەڵام بەپێی ئەم یاسایە هیچ مەسئولێتێکی نییە بەرامبەر بە پەرلەمانی کوردستان و هیچ لێپرسینەوەیەکی لەگەڵا ناکرێت و ئەم خولە ئەڕوات ئەم خولە ئەڕواز سەرۆکی هەرێم نایەتە بەردەم پەرلەمانی کوردستان لە کاتێک ئەم دەستگای هێزی چەکداری لەلایە بودجەیەکی زەبەلاحی هەیە دوو ڕۆژێکام سەرۆکی هەرێمە بەرپرسە لەوەی کە ئەگەر هێزی پێشمەرگە بە نیشتیمانی نەکرا بە پیشەیی نەکرا بۆ نمونە ئەگەر سنووری هەرێم بەزێنرا کۆمەڵە ئیشکالات هەیە کەوکو فەرماندەیەکی هێزە چەکدارەکان ڕووی تێکرا بەڵام قازعنی بۆ بەس دواتر لە سەرۆ پرسیار لێکم کە دەڵێ سەرۆک دێ بەرامبەر پەرلەمان بەرپرسیاری وەڵام سەرۆکی پەرلەمان وتی لە سیستەمی پەرلەمانی لە ڕووی سیاسی و سەرۆک بەرامبەر پەرلەمان بەرپرسیارنی دوێنێ باسی لەوە کرد دواتە گەرم وڵای بەرز کاک ئەبێ سونجەنابیشت بەخێر بێ لەسەر سیستەمی سیاسی بۆ کوردستان زۆر قسە لەسەرەوەیە کە ئەو سیستەمە پەرلەمانیان سەرۆکات دەمێ سەرنج لەسەر وزام اینجا ئایا بۆ کوردستان ئێمە پێویستمان بە کام جۆر سیستەمە لە هەرێمی کوردستان بەناوی خۆی گەورە سڵاو لە بینەرە بە ڕێزەکان لە جنابەت لە مامۆستا بووبەکریش خوددا ڕۆژووی هەمومان قبوڵ بکای شەڵا و ڕەمەزانێکی بەبەرەکەت و ئارامی بێ بۆ خەڵکی کوردستان ئەو شەڕی کە چەند ساڵێکە لە کوردستان لەسەر شێوەی نیظامی سیاسی و گونجاندنی نیظامێکی تایبەت و دروستکراو بۆ کوردستان جێگەی نیقاشە و شەڕێکی زۆری لەسەر کراوە شەڕی سیاسی لە ڕاستیاوا پێچێ بە ئاسانی نەگەینە
خاڵی کۆتایی ئەم نیقاشەوە ئەم ململانەیە لە نێوان لایەنە سیاسیەکان لەسەر جۆری سیستەم و تەثبیتکردنی سیستەمێکی گونجاو بۆ کوردستان درێژە بکێشێ ئەوەی کە تا ئێستا هەیە لە ڕاستیان من وایە بینم ئەوەی کە مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی ڕوونی کردەوە ئەوەی ئێستا لەم خولەی پەرلەمانی کوردستانە پرۆژەکە پەسەند کرا دوێنێ پرۆژەی هەڵبژاردننی سەرۆک لە نێو پەرلەمان هەندێک ئیدعاکەن ئەمە چەسپاندنی ئەو بنەمایانەیە کە ماوەکانی ڕابردوو ئۆپۆزیسیۆن شەڕی لەسەر کرد یان ماوەکانی ڕابردوو پەرلەمانی لەسەر پەکخرا یان ماوەکانی ڕابردوو لەسەر مەوزوعی هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمان و چەسپاندنی نیزامی بۆ پەرلەمانی بۆ کوردستان دۆخێکی سیاسی نەخوازراو لە کوردستانە ڕوویدا ئەمە هیچ پەیوەندیکی بەوە نییە دوور و نزیک ئەو ئامانجانەی ڕابردووی گۆڕان و لایەنەکانی تری ئەو بەرەیی نەپێکاوە ئەمە بابەتێکی ترە من بۆ خۆم بەڕێی شخصی خۆم وابینم بابەتێکی داتاشراوی تازەی پارتیە پڕ بە بەرگی پارتی ململانیەکانی پارتی ئەم نیزامە نە پەرلەمانیە نە شوبە پەرلەمانیە نە ینی سەرۆک بەو هەموو دەسەڵاتە زۆرەوە ناچێتە چوارچێوەی نیزامی پەرلەمانیەوە نیزامی پەرلەمانی و سەرۆکایەتەوەی مامۆستا ڕوونی کردەوە و لە هەموو نەزەریاتی سیاسیە ئەخوێندرێ و باسەکرێ و فقەهای سیاسە و قانون باسی ئەەکەن زۆر وازەحە ینی هەر دوو خاڵی زۆر وازەحە کە سەرۆک هاتە پەرلەمان و لە نێو پەرلەمان هەڵبژێردرا ئەمە دەبێت دەسەڵاتێکی تەشریفاتی هەبێ و دەبێ خازە بێ بۆ لێپرسینەوەی پەرلەمان ئەمە هیچی تیان نییە ئەمە سەرۆک دەسەڵاتێکی زۆر و زەوەندی هەیە و تەنها ئەوەش کە من بۆ خۆم پێم وایە زروف لەبار نەبوو لە ناو خەڵکەوە هەڵیان نەبژارد و پارتی تۆزێک پاشەخشی لەو پەرلەمانی بێت ئەگەرنا ئەمە ینی تەواو چەسپاندنی ڕوئیای پارتیە لە ناو پرۆژەیەکە بە ناوی مۆزوعی پەرلەمانی و بەڵام بۆ ناوی دەنەی مەسەران چەسپانی ڕوئیای پارتی مەسەن ئەوە یەکێتی نیشتیمانی لەگەڵ ئەوە بزوتنەوەی گۆڕان مەسەن لە پەرلەمان خۆری یاساکە بە تەنها پارتی دەنگی پێ نەداوە مەسەران لایەنەش لەگەڵی بۆ پێکاتەکانی لەگەڵا سۆسیالیستی لەگەڵا ڕاستە بەڵام ئەزانی ئەوەی پارتی ئێوێ لە پرۆژەکە جێی بۆتەوە بە دەرەجە یەکەم ئەو خاڵانی کە پارتی چەند ساڵێکە ئیدعای بۆ کاو شەڕی لەسەرەکە و لەسەر ئەو خاڵانە پێداگری ئەکە ئەوانە جێی کراوەتەوە دیقەتی کۆی پرۆژەکە بدە دیقەتی دەسەڵاتەکانی سەرۆک بدە دیقەتی مەسەرەن زۆر بابی نێو پرۆژەکە بدە دەبینی هەموو ئەوانەیە کە پارتی ئیدعایە کرد لە مۆزوعی ئەوەی کە کاتی خۆی لە پرۆژەکانی ئێمە و خەڵکی تریش باسیە کرد مۆزوعی ئەوەی زۆر مهمە سەرۆکی وڵات چۆن لە زۆر وڵاتی دنیاە هەیە پێویستە دەست لە کاری حەزبی بکێشێتەوە مەسەلەن پێویستە دەستی نەبێت لە کۆمەڵی جەرائیما بە تایبەت لە پرۆژەکانی پێشوایمە باسمان کردبوو نابێ لەسەر مۆزوعی تێوەگلان لە دۆسی بەعسی و ئەوانەیە دەستی هەبوو بێ یعنی زۆر بابەتی تر کە لە پرۆژەکەی پێشوو هەبوو و ڕوئیای ئێمەمانان بوو لە ڕابردووە بە مۆزوعی نظامی پەرلەمانی ئێستا لەم پرۆژەیە جێی نەکراوەتەوە تەنها خاڵ کە بەلای هەندێک لایەنەوە دڵخۆشکەرە یان هەندێک خەڵک پێی وایە ئەمە چەسپاندنی مۆزوعی سەرۆکایەت مۆزوعی نظامی پەرلەمانی مۆزوعی هەڵبژاردنەکەی سەرۆکە لە نێو پەرلەمان ئەوەش من پێم وایە دۆخێکی تایبەت بە پارتی و هەندێک معادلاتی ناو پارتی بوو کە پارتی چۆتە ژێرباری ڕازیبوون بەو داواکاریە باش ئەو کێشەکان چی بوون کە پارتی بۆ ڕازی بوو یعنی وازەحە پارتی هێزێکە لە کوردستانە ئێستا بەشی زۆری کورسیەکانی پەرلەمانی هەیە و بەشی زۆری جونگە گرنگەکان بەدەست ئەوەیە خوا بەداخەوە ئەم جارەش لە بری ئەوەی لایەنەکانی تر شەڕی پۆستی سەرۆکی هەرێمیان بکردایەوە خاڵێکە پێویستی بە نیقاش و بە بەرنامەی ورتر و قسەکردنی زیاتر هەیە شەڕی جێگرەکەی یەکەن ئێستا باشە بەڵام ڕووی مافی هەڵبژاردنەوە لایەنەکانی تر ئەو مافیانەیە کە داوای پۆستی سەرۆکی هەرێم بکرد لە کاتێکە پارتی 45 کورسی هەیە کاتی خۆی یەکێک لەو مەبەستانەی کە لایەنەکانی معارەزە داوایانە کرد نیزامەکە بکرێتە پەرلەمانی ئەم خاڵە بوو بۆ ئەوەی هیچ هێزێک نەتوانێت لە ناو نیزامە پەرلەمانیەکەیە دوو جونگە لە جونگە گرنگەکان بوو مەسەلەن لە عێراق دیقەت بدە خۆشیعەکان زۆری نەن هەمیشە ئەگەر شیعەکان کۆ بکەیتەوە کوتلەی زۆری نەن لە ناو پەرلەمانە بەڵام هەمیشە داوای یەک لە پۆستە گرنگەکانەکان کە سەرۆک وەزیرانە وەنیە ئەوان دۆخی عێراق هیچ جاتۆ بۆ سونی تێدا شیعی تێدا توازە جیاوازی لێنە تواز بایەمە باسی ڕقم بکەین لە کوردستانیشا پارتی هێزی یەکەمە تواز لەوە بێنە چۆن ئینتخابات کراوە چۆن چی هێناوە پارتی ئێزە هێزی یەکەمە ئەو هێزی یەکەمە لە کوردستانە حەقی ئەوەی هەیە یەکێک لە پۆستەکان بەرێ پارتی کە سەرۆکی حکوومەتی بردووە حەقی خۆیەتی حەقی بەرکەوتەی ئینتیخابی خۆیەتی کە لە پەرلەمانە 45 کورسی هەیە ئێزەکانی ترە بوو شەڕی
مەکانەتی دوای ئەویان کرایە کە سەرۆکی هەرێمە بەڵام بەداخەوە هێزەکانی تر بە هەمویان شەڕی جێگری سەرۆکی هەرێمەکەن ئەگەر تۆ بە خاڵبەندی کورسیەکانی پارتی و لایەنەکانی تر لێک بیتەوە پارتی 50 زایدێکی نییە خۆ ئەگەر 50 زایدێکیشی هەبێ مادام حکوومەتەکە حکوومەتێکی ئیتیلافیە ژمارەیەکی زۆر لایەنی سیاسی مشارەکەیان تیا کردو ئەو کات پارتی حەقی هەبوو یەکێک لە پۆستە سیادیەکان بەرێ نەک دوان و ئێستا ئەوانی تریشی بەدەستەوەی بۆیە من ئازانم ئەمەش هەڵەیەکی ترەیانی خۆ ئەگەر نیزامەکە کرا بە پەرلەمانی و پەرلەمانەکەش دەست پێێنرا کەوانیە بەلای منەوە یخۆ دەبوو شەڕی ئەوە بکرایە سپاس دەکەم کاگۆ بەکرد سەبارەت بۆی کە دوێنێ هەندێک لە پەرلەمانتەرن لەو پەرلەمانە نقطە نیزامیەوەیان هەبوو کە سەرۆک دەبێت بەرامبەر پەرلەمانە بەرپرسیار بێت لەبەرەوەی لە پەرلەمان متمانە پێدەڵم سەرۆکی پەرلەمان وتی لە سیستەمی پەرلەمانیدا لە ڕووی سیاسیەوە سەرۆک بەرپرسیار نابێت لە بەردەم پەرلەماندا بەڵێ خۆی مەبدەیەکەیە پرەنسیپێکەیە لە سیستمی پەرلەمانیە ئەڵێ لەکوێ ئیمتیاز هەبێ دەسەڵات هەبێ ئەبێت لە بەرامبەر لێپرسینە و مسائلە هەبێ ئەم مەبدەئە غایبە لە کوردستانە یعنی ئەمە پرەنسیپێکی سیستمی پەرلەمانیە و ئێستا سەرۆکی هەرێم تەنها مەسئولیەتێکی جینایی هەیە ئەویش لە حاڵەتی پێشێلکردنی خیانەتی عوزمایانی چۆن یەسەلمێنی خۆ بۆ خۆتەزانی ئەم هێزانە لە کوردستانە خیانەتی نیشتیمانی بەدەستکەوت لە قەڵەمیان داوە لە کۆی ئەم 27 ساڵێت چۆن ئەیسەلمێنی بەرپرسیاتی تاوانکاری هەیە بەسەر پرسیاری تاوانکاری هەیە نەک بەر مەسئولیەتی سیاسی بەڵام لە کاتێکا تۆ کۆمەڵێک دەسەڵاتی سیاسی گەورە ئەدەی بە سەرۆکی هەرێمی کوردستان وەکو باسمان کرد لەبەرەوە ئەمە وەکوڵێ ئیدعا و بانگەشەیەکی زۆر بێناوەڕۆکە وانە ئەمە تەبریر هێناونەوەیە شەرعیەدانە بەوەی کە ئەو یاسایە ئەبێ تەمریر بکرێ ئەکینا ئەبوایە سەرۆکی هەرێم خازەع بواە بۆ لێپرسینەوەی پەرلەمان چونکە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیمەنە و غەلەبە بۆ دەسەڵاتی جێبەجێکردنە و ئەم دەسەڵاتە ئەیبینی ئەم خولەی پەرلەمانی کوردستان تەواوە بێت سەرۆکی هەرێم بە هیچ شێوەیەک نایەتە بەردەم پەرلەمانی و هیچ پرسیارێکی لیان کرێ و ئەگەر بێش بۆ میوانداری دێ وەکو لە خولی پێشوا چۆن سەرۆکی هەرێم دووجار هاتۆتە پەرلەمان داوای دەرچواندنی دوو قانونی کردووە دروستکردنی کۆمسیۆن و ڕەوانەکردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بە هەردوو قانونەکە بۆی تەمبیر کە لێپرسینەوە میوانداری لێپرسینە ئەوەیە کە پرسیاری ئاراستا ئەکرێ و لەسەر ئەو گەشت مسائلە ئەکرێت لەسەر ئەو دەسەڵاتانی کە هەیەی بۆ نمونە تۆ سەرۆکی هەرێمەکەت ئەڕاتە دەرەوە و گەشتی وڵاتانەکە تۆ ناوێت لێ بە پرسیاری ئیتفاقیات مۆرەکە مەسەلەن هێز ڕەواناکە ڕێگە بە هێزە فیدراڵیەکانەدا بێتە ناو هەرێمەوە سیادەی هەرێم پێشێلەکرێت دەوڵەتانی دەروجیران سنوورەکان دەبەزن ئەمە هەموو ئەمانە کە بە حساب سەرۆکی هەرێم ڕەمزی یەک پارچەی هەرێمی کوردستانە لەژێر سای ئەم سەرۆکی هەرێمەیە نەک هەر زمانی ستانداری یەکگرتووی کوردیمان نیە نەک هێزێکی پێشمەرگەی موحەدمان نییە تەنانەت حکوومەتێکی یەکگرتووشمان نیە ولا یەزال بۆن و بەرامە و تام و ڕەنجی دوو ئیداری لە کوردستانە هەیە هەموو ئەمانە مەسئولیەتی سەرۆکی هەرێمە بەڵام پرسیاری لێ ناکرێ و ئەو گریمانەیەش کە دەڵێن لە تایتڵی یاساکەدا کە هاتووە تا پەسەندکردنی دەستور من خۆم ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستور بووم سێ پاکێجمان 4 دەواازەمان ئامادە کرد لە دەستور کە گەیشتینە دەواازی دەسەڵاتەکان ڕێک کارەکانی لیژنەکە پەچی کەوت کە لەوێژ ئامادە نەبوون ینی ئێمە هەموو ئەم هێزانە ینی دەستوری شەر لەسەرەوە لەسەر بەڵێ من ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستور بووم کە گەیشتینە دەواازەی یەکەم بنەماکان دەواازەی دۆ ماف و ئازادیەکان دەواازەی سێم دەواازەیەکی تایبەت بە پێکاتەکان کە گەیشتینە دەواازەی دەسەڵاتەکان ڕێک لیژنەکە پەچی کەوت عینەن شدیانی ئەی تۆ کاتیشی لەبەر دەستا بوو کە لیژنەکە کارەکانی خۆی تاوکە بەڵام بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون یەک دەسەڵات لەم دەسەڵاتانە کەم کرێتوانێ و ئەم جارەش بەڕاستیانی کە محاولاتی زۆر هەبوو کە دەسەڵاتەکان کەم کرێتوانێ ئەوەی کە من بیستومە لە ڕاستە هەندێک هێزی تر ئامادە بوون دەنگ بدەن بە یاساکە بەڵام بەمەرجێک دەسەڵاتەکان کەم کرێتوانێ بەو وەڵامیان داوەتەوانێ برادرانی پارتی ئێمە یەک حرف و پیت لەو دەسەڵاتانە کەم ناکەینەوە فعلاً بۆیە بە هەمان دەسەڵاتی یاسای سەرۆکایەتی هەرێمەوە ئەو مؤسسەیە کارەکراوە زۆر دەخل لەو دەکەم کە دەسەڵاتی سەرۆکی هەرێم بۆ نمونە ئەو لایەنانی دەرەوەیەتی و پارتی کە دەسەڵاتی سەرۆکی هەرێم کەم بکرێتەوە بەڵام ئێستا خۆڕن قسە لە سەرەوەی پەرلەمانی کوردستان ناتوانین لێپرسینەوە لە وەزیرێک بکە ئەنی ئەگەر دەسەڵاتی سەرۆکی هەرێم کەمیش بکرێت و بدێت بە سەرۆکی حکوومەتیش چ باخێکیە لە کوردستان بۆ نمونە باخەکەی ئەوەیە کە تۆ ڕازگۆی لەگەڵ ئەوەی کە سیستم ئەەکەی لە کوردستان بە سیستمێکی پەرلەمانی ئێمە
قسە لە ئێستا ناکەین قسە لە ئایندە ئەکەین بۆ داهاتوو ئەکەین یاسا بۆ ئەم بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ دەرناچێ تۆ ئەم یاسایە هەتاوەکو پەسەندکردنی دەستور لە ڕاستیە بۆ ئەمەدێکی کاتوماوەیەکی درودرێژی دەرەکەیت لەبەرەوە ئەهەمیەتەکەی لەوایە کە تۆ بەسمە و شوێن پەنجەی سیستمی پەرلەمانی لە کوردستانە ئەچەسپێنی بەڵام کاتێک کە خۆ لەم بابەتە دەدزیتەوانێ بە هەمان دەسەڵاتی پێش و ئەم مؤسسەیە کاراکێتەوە حتا کاک حەکیم دیقەت بە یعنی بەرچاو ڕۆشنیەک نییە لەسەرەوەی کە ئەم مؤسسەیەکی گرنگە لە ماوەی 2 ساڵ و 6 مانگە لە مانجی دەی 2017ەوە هەتاوەکو ئێستا کە 2 ساڵ و 6 مانگەکان نزیکەی 3 یاسا بۆ مؤسسەیە دەرچووە یاسای ژمارە 2 ساڵی 2017 یاسای ژمارە 10 ساڵی 2018 یاسایەکیان بۆ هەڵپەساندنی دامەزراوەکە یاسایەکیان بۆ دابەشکردنی دەسەڵاتەکانی دامەزراوەکەەوە ئێستا یاسای سێهەمیش بۆ کاراکردنەوەی دامەزراوەکە کەواتە تۆ لە ماوەی 2 ساڵ و نیوە 3 یاسا لەسەر مؤسسەیەک دەرەکەی بەڵگەیە لەسەرەوەی کە تۆ هیچ ڕۆیایەکە نییە بەرامبەر بە مؤسسەیە و ئەم مؤسسەیە نەکردوتە مؤسسەیەکی نیشتیمانی ئێوەکو پەرلەمانتانە پرسیارەوەتان کرد کە بۆچی مەسەلەن نزیکەی دەمانگ سڕ کرا ئێستش پەرلەمانی کوردستان کارە بەڵێ ینی ئەمە هەوڵی پەرلەمان لە جلسەی دوێنێ هەرچەند جلسەی گفتوگۆ نەبوو بەڵام لە کۆبوونەوەی پێشووتر هەموو باسی ئەومان کرد کە باسی جەدوای ئەم مؤسسەیەمان تەنانەت ئەم مؤسسەیە ئەڵێ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ژێر ڕۆشنایی پێوەرەگشتیە دەستوریەکان بڕیار لە چارەنووسی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمەدا ئەمە یاسای ژمارەی ساڵی 2000 ینی بڕیار لە چارەنووسیەدا و چارەنووس مەرجنی هەر بۆ کاراکردنەوە بێ چارەنووس ئەکرێ بۆ هەڵوەشاندنەوە بێ قانونەکە بەس ئەمە ئیلغا کردەوە ئەمە ئیلغا کردەوە چارەنووس ئەکرێ بەڵێ دووەم لە هۆیەکانی دەرچواندا ئەڵێ لە پێناو ڕەخساندنی زەمینەی سازان دەی بە هیچ شێوەیەک سازان و تەوافقی لەسەر نەبووە تەنانەت هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی لە گفتوگۆکانان نەبووە یعنی تەنها لە جلسەی دوێنێ بەشداری کردووە ئەویش بۆ جلسەی دەنگدان بۆ کە گفتوگوی تێنەکراوە بە جێگرێک ڕازی کراوە ئەگینا هێزی دووەمی ئەم کوردستانە بە هیچ شێوەیەک شوێن پێنجەی سازان لەسەر ئەمە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەم دامەزراوە گرنگە ئەگەر نیشتیمانیە ئەگەر گرنگە نابێ زمینی سازان بڕەخسێنێت نابێت لەگەڵ فراکسیۆنەکان کۆ بێتەوە بەداخوام ئەوەی نەکردووە سپاس دەکەم کاک بێسوون سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە زۆر قسە لەسەر بکەی بۆ هەرێمی کوردستان کام سیستەمە باشە پەرلەمانی یان سەرۆکایەتی ینی بە چ دلیلێک مەسەلەن سیستەمی پەرلەمانی بۆ کوردستان باش ئایا سیستەمی مەسەلەن سەرۆکایەتی سەرکەوتین لەو ناوچەیە بەرەزنەیە ناوە تا ئێمە داوای سیستەمێکی پەرلەمانی بۆ کوردستان بکەین بەڕای شخصی من سیستەمی پەرلەمانی بۆیە بۆ هەرێمی کوردستان گونجاوە بۆ ئەوەی تەوازنێکی باش لە بینی سوڵتەکانە لە کوردستان دروست ببێ و هەموو دەسەڵاتە تەنفیزیەکان لە دەستی یەک جیهەتی تەنفیزیە کۆ نەبێتەوە وەکو ئەوەی کە لە نیزامی سەرۆکایەتیە هەیە خاڵی دووەمی مەبەستەکەی من لە گونجاندنی سیستەمی پەرلەمانی بۆ کوردستان ئەوەیە کە لە سیستەمی پەرلەمانی کوردستانە مادام لە کوردستان هیچ هێزێک بەتەنیا ناتوانێت پەنجازایدێکی کورسیەکانی پەرلەمان بەدەست بهێنێ مادام جۆرێک لە تعددیەتی حزبی لە کوردستانە تقریبا دەقی گرتووە و چەسپیوە کە زیاتر لە حزبێک و دوان لە کوردستانە هەیە و بە معدلی ئەمانە بەشداری سوڵتە ئەکەن ئەم نیزامی پەرلەمانیە وا ئەکا بەپی بەرکەوتەی ئینتیخابی دوو یان یەک زیاتر لە سەرۆکایەتیەکان لە لای هێزێکی سیاسی نەبێ وەکەوەی ئێستا کە لای پارتی هەیە ئەگەر ئەمە بچەسپێ ئەو کات بەپی بەرکەوتەی ئینتیخابی ژماری کورسەکانی پەرلەمان هێزە مشارکەکان و هێزە دروستکەرەکانی کابینە وزارێکە ئەو کات لە کاتی دابشکاریەکەیە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانیش ئەبێتە بەشێک لە دابشکاری نێو بەرکەوتەی هەڵبژاردن بەداخەوە کە ئێستا نەبووە ئێستا بێ ئەوەی ئەو پۆستی سەرۆکی هەرێمە لێگەڕێ دەسەڵاتەکانی چۆنە و چۆن نییە نەبوو بە بەشێک لە بەرکەوتەی هەڵبژاردن ڕاستەوخۆ بێ هیچ شتێک بۆ پارتی دیموکراتی کوردستانێک لابووەتەوە لە کاتێکا پارتی بەپی بەرکەوتەی هەڵبژاردننی خۆی سەرۆکی حکوومەتی بەرکەوتووە ئەمی تریان بەشی یەکێک لەو هێزانەی ترە کە لەگەڵ پارتی کابینە وزارێکە و نەتیجەی ئینتیخابی لە کوردستانە دروست ئەکەنەوە جارێکی تر بۆیە بەلای منەوە یەکێک لە مهمەکانی نیزامی پەرلەمانی لە کوردستان ئەم ڕێگریە لە قۆرەخکاری زیاد لە یەکێک لە سەرۆکایەتەکان کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو بە معدل دوان لە سەرۆکایەتەکان هەرێمی کوردستان لای پارتی بوو بە معدل سەرۆکایەتی حکوومەت و مەسەلەن سەرۆکایەتی هەرێمیان هەندێجار ئاڵوگۆڕکراوە لەگەڵ یەکێتی سەرۆکایەتی پەرلەمان پارتی بووە ئەبێ ئەمە بچەسپێنرێ لە پێشە بەداخەوە ئەوە نەچەسپێنراوە جگە لەوەی کە ئێستا نیزامی پەرلەمانی وەکو خۆی نەچەسپی و تەنها سەرۆک لە نێو پەرلەمانەوە هەڵەبژێرە و دەسەڵاتەکانی هەیە ئێمادام سەرۆک لە نێو پەرلەمان هەڵەبژێردرێ ئەمە بە دەستکەوت ئەزانرێ دەبا بەری ڕەنجی ئەو دەستکەوتە بچندرێتەوە
لانی کەم داوای پۆستی سەرۆکی هەرێم بکرێ بەڕای منێکێتی و گۆڕان لەبری ئەوەی شەڕی جێگری سەرۆکی هەرێمەکەن بە هەردووکیان ئێستا یانتوانی شەڕی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بکەن یعنی بە چ معیارێک بە چ قیاسێک بە چ دابشکاریەک ئەم پۆستە جێهێڵراوە بۆ پارتی و لەبری ئەوە شەڕی جێگرەکەیەکەن باشە بەس سەبار بۆی بەراوردێکەیە کە باز دۆکە بۆ منە سیستەمی سەرۆکایەتی بۆ من لە سووریا نازانم لە یەمەن لە میسر لە لیبیا شکستی هێناوە لە کوردستانیش ماڵوێراین بە دوای خۆدن ئەمە بەراوردێکی ینی دەکرێمە بەراورد بکرێت دۆخی ئەم وڵاتانە لەگەڵ کوردستان زۆر جەرکەی گوێمان لەوە دەبێت شێوەی نظامی سیاسی پێکهاتەی ئیجتیماعی سیاسی کۆمەڵایەتی سیاسی لە هەر وڵاتێکە لە هەر مجتەمەعێکە لە هەر پێکهاتەیەکی جوغرافی سیاسی ئینسانیە ئەگۆڕێ لەگەڵ یەکێکی تر بۆیە تەبیعەتی ئەو مجتەمەعەت چۆن بوو تەبیعەتی سیاستکردن و حزبایەتی لەو مجتەمەعەت چۆن بوو ئەوە ئەکرێتەوە مەترسی یان نیەتی خۆت لەسەر جۆری نظامەکە بخەیتە ڕوو لە شوێنێکی وەکو ئەمریکا کە سەرۆک ئەو هەموو دەسەڵاتی هەیە نظامێکی سەرۆکایەتی سرفە بەڵام هیچ مەترسیەک بەدی ناکرێت چکە لەوێ مجتەمەعەکە کۆنگرێس چی کۆمەڵی قوانین و دەستور هەیە ڕێوشوێنەکانی داناوە موسسات هەیە بەڵام لە وڵاتێکی وەکو ئێمە کە نەک قانون پێشێلەکەی نەک بڕوامان بە نظام نییە هەر کاتی ویستمان پەرلەمانیش داخڵین و سەرۆکەی ئەنێرینەوە مەسەلەن هەر کاتی ویستە تۆ وەزیر ئەنێریتەوە و ماڵەوە بۆیە ئێمە نموزەجێکی تایبەتی نەکرێ بڵین لە هیچ شوێنێکی دنیای ناچین بۆیە لەم نموزەجە تایبەتی هەرێمی کوردستان بۆ پێکهاتە سیاسیەکی ئێستا هەیە نظامی پەرلەمانی واتە سەرۆکێک لە پەرلەمان هەڵبژێرێ بە دەسەڵاتێکی تەشریفاتی ڕەنگە لە هەمووی گونجاوتر بێ هەم دەسەڵاتەکانی زۆر کەمە هەم تۆ دەسەڵاتێکی زۆر بێت سەبارەت بۆی کە دەسەڵاتی زۆر بدرێ بە سەرۆکی حکوومەت پەرلەمان لە کوردستان گەشتوتەوە واستەی کە پلەی پرسینەوەی لەسەر لەگەڵ بکاتیانی ئەزانی ئەنجومەنی وەزیران جیاوازە ئەنجومەنێکە سەرۆکێکی هەیە سەرۆکەکە ڕێوشوێنەکانی هەڵبژاردننی وازەحە لە پەرلەمانەوە هەڵبژێرێ بەرئەنجامی نەتیجەی ئینتیخاباتە 100% ئەکەوێتە ژێر ڕقابی پەرلەمانەوە یعنی بۆیە مەترسیەکانی دەسەڵاتی سەرۆکی حکوومەتیان ئەنجومەنی وەزیران کەمترە لەوەی کە لە لای شخصێک بێ لە سەرۆکایەتی هەرێمیان لە سەرۆکی باشە مەترسید ئەو دەسەڵاتە زۆری سەرۆکی هەرێم چییە بۆ نمونە لەسەر دۆخی هەرێم ئەگەر ئەو دەسەڵاتە زۆری چ مەترسیەکەیە ئێمە ئەزمونێکی خراپمان هەیە لە چۆنەتی بەکارێنانی ئەو دەسەڵاتە و ئەزمونێکی خراپمان هەیە لە ماوەکانی ڕابردوو لەکوێدا مەسەرەن دەسەڵاتەکان بە خراپ بەکارهاتوو ئەزانی خۆ هەر ئەو کاتەی کە مەسەرەن پەرلەمان پەکخرا هەر ئەو کاتەی کە لە زۆر بابەتی ترا لە ماوەکانی ڕابردوو مؤسسەی سەرۆکایەتی هەرێم قەت نەیتوانی وەکو یەک سەیری ناوچەکان بکە وەکو یەک سەیری هاوڵاتیەکان بکە وەکو یەک سەیری هێزەکان بکە نەیتوانی بێلایانی ئەو دامەزراوەیە لە ئاسکێشە و ململانەکانە ئەوە بکە نەیتوانی هێزی پێشمەرگەیەک بخە نەیتوانی زۆر کەیسی تر ئەمانە هەموو مەترسین کە لە مستەقبەلە بەرەوکی ئەم هەرێمە ئاگرن لە سەروی هەمووی شێوە من بۆ خۆم وا ئەزانم پێکاتەی مجتەمەعی سیاسی کوردی پێویستی بەو جۆرە لە نظامی سیاسی نییە پێکاتەی مجتەمەعی سیاسی لە کوردستانە پێویستی بە نظامێکە هاوشێوەی عێراق کە بۆکو مەبدە لە لای گۆڕان و لە لای زۆر لایانی سیاسی تریش کاتی خۆی لە سەرەتای دروستبوونەوە چەسپێنراوە بۆیە جگەل لە دەسەڵاتەکانی کە بەلای منەوە دەسەڵاتی زۆری سەرۆکی هەرێم لە کوردستانە بۆ خۆی بە مەترسی ئەزانم نیەتی لەوە مهمتر بەلای منەوە ئەوەیە ئەو موسسەیە کە هاتە ناو پەرلەمانەوە لە لای یەک هێز خۆرەق ناکرێت لەگەڵ سوڵتەیەکی ترا ئەو کات ئەبێتە بەشێک لە دابشکاری بەرکەوتەی ئینتیخابی هێز و لایەنە سیاسەکانی مشارکی پەرلەمان تا ئێستا پێ دامەزراوەیەکی نیشتیمانی نییە نەخێر ئەو دامەزراوەیەکەی نیشتیمانی بۆ تو هەر بە مۆزەفەکانیان ببینە بزانین چەند مۆزەف و هاوڵاتی خەڵکی مەدەنی خەڵکی خاوەن شەهادە و پسپۆڕ لە دەرەوەی بە تایبەتی پارتی توانیوەتی لەناو مؤسسەی سەرۆکایەتی هەرێمان جێگەی بکرێتەوە بەڵێ سوپاسم دەکەم ناوبڕێکمان دۆتەگرم بۆ لای بەرزتان بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی لە دەستپێکی ڕۆژدا کوبێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودەبیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەم دێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکە و بەکرێگە بگەرم وڵای بەڕێز لە ڕووی دەستوریەوە ڕێگە پێدراوە سیستەمی سیاسی هەرێم پێچەوانەی عێراق بێت بە دڵنیاییەوە ینی ئێستا گەر عێراق لەسەر حاڵ بووایە شەکوایەک لە مەحکەمەی ئیتیحادی تەقدیم بکرایە بە دڵنیایەوە بە دواداچوونە کرا کە ئەبوایە سیستمی حکومڕانی لە هەرێمیشا هاوشێوەی بەغدابێ و ئەمە لە ئێستا پێچەوانی بەغدایە کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم زۆرە پێچەوانی بەغدایە کە پرۆتۆکۆڵی و تەشریفاتیە و ئەمە بۆ ینی لەبەرەوەی بەغدا لە ئێستاە بە دۆخێ کاتەیە پەڕێ ڕاستیانی لە چاو ساڵانە وەزعی باشترە بەڵام ئەم ململانەی کە لە ناو ناوچەکەدا هەیە و ململانی نێوان ئەمریکا و ئێران و لەلایەکی تریشەوانەیە مەسلەی ئەوەی کە ئەم حکومەتی عەبدولمەهدی کە ئێوە کەمترین گرفت و کێشەی هەبێ بۆیە بەڕای من چاوی لێ پۆشرێ و تێ ئەپەڕێنرێ بەڵام بەس مۆسم لە ڕووی دەستوری و ڕێگە پێدراونێوە نەخێر ئەکر ئەبێ ینی سیستمی حکومڕانی لە هەرێمیشا هاوشەوەی بەغدا بەس خۆ بزانم لە ڕژنووسی دەستوری شەکە بەڕێز ئەندامی لیژنەکەبوو لە باز کە سیستەمەکە کۆماری پەرلەمانیەوە ئەوەی کە پێشتر بەڵێ لە پێناسەکەیە سیستمی هەرێمی کوردستان سیستمی حکومڕانەکەی کۆماری فیدراڵی پەرلەمانیە زۆر باشە بەس سەبارەت بە مەسلەی نووسینەوەی دەستوریانی ئەوەی کە باز لەم پرۆژەی کە بڵێن یاسای پەسەندکەوە باز دەبکات تا نووسینەوەی دەستور ینی پێشبین دەکرێت بە زوان جارێکی تر دەستور بنووسرێتەوە لە هەرێمی کوردستانە من بۆ خۆم یەکەم پێم وایە کە ئێمە دوای 27 ساڵ کە نەبووین بە خاوەنی دەستور ئەوە نەخشە و پلانی پارتیوێچێتی بووە و چونکە دەستور کە ڕێخستنی علاقەی ناو نێوان حاکم و مەحکوم بێ و قەیدێک بۆ دەسەڵاتداران و حکومڕانانی هەرێم دروستەکان نەک بەم فەوزایی کە لە ئێستای هەرێکە لە زۆنی حکومڕانی خۆیان علاقاتی حیزبی هەیە هێزی چەکداری هەیە دەستگای هەواڵگیری هەیە داهاتی خۆی هەیە
ینی ئەوان هۆکار بوون کە ئێمە نەبین بە خاوەنی دەستور ینی ممارەسەی نیمچە دەوڵەتیان کردو لە 26 ساڵی ڕابردووە بە تایبەتی لەم ساڵانی ئەخیر کە ئەم هەموو عقودە زەبەلاحانەی نەوت بەسترا بۆیە من بەگومانم کە لەم خولەشە ئەمان بیانێ ببین بە خاوەنی دەستوریانی یان لانی کەم ئەگەر بیشیانەوێت ئەو دەستوریان ئەبێ بەخواستی خۆیان بێ نەک دەستورێک بێ کە ڕنگدانەوەی خەڵکی کوردستان بێ و عەسر و سەردەم بێ و هەموو ئەو ململانێ و سیراعانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە هەموو ئەوانە کۆتایی پێ بهێنێ. ڕاستە تۆ باست کرد لە پرسیارێکدا ئێمە لە هەرێمی کوردستانە کێشەی نەتەوەییمان نییە و کێشەی مەزهەبیشمان نییە و کێشەی تائیفیمان نییە بەڵام گرفتی سیاسیمان هەیە. یعنی لە 64ەوە حرەکەی کوردی بزاتی ڕزگاری خوازی گەلی کورد کێشەی سیاسی قوڵی هەیە هەتاوەکو ئێستا کە شوێن پەنجەکانی جەلالی و مەلایی نقل بۆ ئێستا کە 2019 لەسەر ڕێی 2020 بۆیە ئەبێ ئەم دەستورە چارەسەری ئەم ئیشکالەتانە بکە. بەڕای من ینی هیچ گرنگتیەک نییە ئەم لەم خولەی پەرلەمانی کوردستانیشە ببین بە خاوەنی دەستور و ئەگەر ئەم خواستەش هەبێ لە ڕاستیە ئەم خواستەش هەبێ دەستورێک نابێت کە وەڵام دەرەوەی پێداویستەکانی خەڵکی کوردستان بێت چونکە خۆی لەخوا دەستور چەند گرنگە بەڵام کۆتامە بەست و غایە نییە. علی عەبدوڵڵا ساڵح و حافظ ئەسەد و سەدام حوسێن و حوسنی مبارەک و قەزافی و بن عەلی هەموو ئەمانە دەستوریان نەبوو بەڵام چ دەستورێک بوو تۆ چ دەستورێک دێوەکو چۆن ئێمە کاتی خۆی ئەمانە دەسەڵات دەرە هەرێم جیاوازین لەوان ئەزانی چۆنیانی هەمان شتێکانی هەمان شتا کاتێک کە دەسەڵات قۆرەغەکرێ کاتێک کە تاگڕەوی یەتەکایەوە کاتێک کە تۆ هەژمونی خۆت بەسەر کۆی سیستمی حکومڕانیە بەسەر بازاڕە بەسەر زانکۆیە بەسەر پەروەردە و فێنکردنە بەسەر دەسەڵاتی دادوەریە بەسەر قەزایە هەمووی خۆت ئەمەد ئەسەسپێنی چونکە ئیشکالی ئەم هێزانە چییە؟ ئامادە نین دەستبەرداری دەسەڵات ببن ئامادە نین بڕۆنە ناو ململانەی بردنەوە و دۆڕاندنی گەمەی هەڵبژارنەوە ئەمان ئەسنە ناو هەڵبژارنێکەوە بە شەرتێک هەر هێز یەکەم لەکوێی دنیاە هەبووە دوو حیزب هەرچی قەیرانی هەرێم هەیە ئەوان تیا سبب بن لەم خولەی پەرلەمانی کوردستانە لە مەلەفی نەوت شکستیان هێنا لە حکومڕانی شکستیان هەیە قوتی هاوڵاتیان بڕیوە نیوەی خاچی کوردستانیان لە دەست داوە بەڵام خێرە ئەم هێزانە ئەویان حەو کورسی زیادەکە ئەمیشیان سێ کورسی زیادەکە لە هەموو شوێنێکی دنیای ئەم هێزانە کە لە حکومڕانیە شکستیان هێنا ئەوە عقوبە و سزا بدرانە بەڵام ئەمان هاتون دیراسەی نەفسێتی تاچی کوردیان کردووە هاتن مەرجیان پیشاندا بۆی بە تا ڕازی بێ قەیرانێکی داراییان بۆ دروست کرد بۆی ئەو خەڵکە وای لێ هات کە بڵێ بەس قوت و موچەکەم لای نەبێ لا لە سیستمی پەرلەمانی نەکاتەوە دووهەم بەداخیشەوە لە 12 ساختەکاریەکی منەظەمیان دروست کرد بۆ ئەوەی هاوڵاتی بەڕاستی لە انتخاباتی پەرلەمانی کوردستانە ناومێت بێت کە هاوڵاتی بڵێ من بڕۆم و نەڕۆم هەروەکو یەکە چکە ئێستا کە تەنها خەڵک خەمی موچەی بێت و بیر لە سیستەمی پەرلەمانی بەڵێ بەداخەوە لە ڕاستی ئێستا لە سایی ئەوەی کە ئۆپۆسیۆن پێگەی ئۆپۆسیۆن زەعیفە لە ڕووی چۆنایەتی و لە ڕای چەندایەتی و ئەو لە 165 خەڵکی کوردستان کە بایکۆت و پرۆسی سیاسی کردووە و متمانی بە پرۆسی هەڵبژاردن نەماوە و کۆمەلگا بەگشتی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کە هەماهەنگی لە نێوان ئۆپۆسیۆن و ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی و ئەو خەڵکە ناڕازیەدا نییە بەڕای من ئەمە هەر هەمووی لە قازانجی ئەو دوو هێزە دەسەڵاتداری کوردستان سپاس دەکەم کاک بێسون سەبارەت بەوەی کە کاگەڵ بەکروتی ئێستا مەسەرەن خەمەکات و سەرەوەی تەنام موچەبیانی هەر سیستەمی پەرلەمانی هیچ هەیە بۆ لە بەرژەوندی هاوڵاتیانی بەسبەت هاوڵاتی و گرینگە کە سیستەمەکە پەرلەمانی بێیان سەرۆکاتی بۆ ئایندە مەبەستن هیچ لە ژیانی خەڵک ناگۆڕە نەخێر ئەو شەڕێکی ئێستا ئەکرێ و ئەوەشی کە ئێستا بە دەستکەوت ئەزانرێ لە پەرلەمانە هیچ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە نیە ژیانی خەڵک ئازاری خەڵک معاناتی خەڵک ئەوەی کە ژیانی خەڵک باشەکە لە شوێنێکی ترە باشە مەسمەوەسیلە بۆ ئایندە بۆ خۆشگوزەرانی خەڵک ئایندەوە ئەکرێ ینی ئەگە سیستەمەکە پەرلەمانی بێ سەرۆکایەتی بچی لە دۆخی خەڵک دەگۆڕێت ئەزانی یەک بابەت لە دۆخی خەڵکە گۆڕێ ئەم مۆزوعی سەرۆکایەتیە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو کێشمەکێشمی زۆری لایەنە سیاسیەکانی لەسەر بوو کێشمەکە سەری کێشا جارێک بۆ نزیکبوونەوە لە شەڕی ناوخۆ جارێک بۆ پەکخستنی دەوائری دەوڵەت جارێک بۆ تێکدانی کابینەی حکوومەت و ناردنەوەی بەشێک لە وەزیرەکان ئەم دۆخەوای کرد لە نێو مجتەمەعدا نائارامەیەکی سیاسی دروست کرد نائارامە سیاسەکە بێگومان لە ساڵحی خەڵک نییە شەقامی بێزار کرد شەقامی تۆڕە کرد شەقامی نائومێد کرد ئەم نائومێدکردنەی شەقام و خەڵک بێگومان کارێکی باش نییە ئەکرێت لەو منتەڵەقەوە تۆ دیقەتی ئەم بابەتە بدە ئەگەر ئەم بابەتە لە شوێنێکە بوەستێ و لە شوێنێکە سەقامگیر بێ و یەکلا ببێتەوە ئارامەیەکی سیاسی لە نێو لایەنە سیاسیەکان دروستکە کە ئەو ئارامی سیاسیە دواتر خەڵک و شەقام
لەبەریا بەحەسێنەوە چکە خەڵک تااقەتی لەم ململانێ و لەم سیراع بێمانایە چووکە لە نەتیجەیە ئیسیفادەکەی کە چەند شخصێکی کەن ئەگەر وەکو شخص باش بەسمەگە پەرلەمان بەهێز بێ سیستەمەکە بەهێز بێ مەسەن لە دۆخی خەڵک دەگۆڕێت داهات بۆ نمونە شەفاف بێ سەرچاوەکانت بژێوی باشتری بێ ئەگەر سیستەمەکە پەرلەمانی بێ و پەرلەمان ڕۆڵی بەهێز بکرێت ڕاستە ئەوانە تەسییان هەیە ئەگە پەرلەمان ڕۆڵی بەهێز بێ پەرلەمان بتوانێت ڕقابە بکە بەڵام ئەوە بابەتێکی ترە قسەکەی من لەسەر ئەوەی نظامی سیاسی پەرلەمانی بێ سەرۆک لە نێو پەرلەمان هەڵبژێردریان لە دەرەوە مۆزوعی پەرلەمان سەرۆکایەتی هەرێم هەر بە هەڵپەسێردراوی بمێنێتەوە ئەوەی کە لە خودی پێش هەڵپەسێردرا و دەسەڵاتەکانی دابشکرا یان زیندوی کەینەوە ئەگەر هەڵی پەسێرین چییە و زیندوی کەینەوە چییە لەناو خەڵک هەڵبژێرین چیە و لە دەرەوە هەڵبژێردرێت ئەمە چی لە ژیانی خەڵکە گۆڕێ قسەکەی من لەسەر ئەوەیە ئەمە هیچ لە ژیانی خەڵک ناگۆڕێ تەنها ئەوە لە ژیانی خەڵکە گۆڕێ ڕەنگە بڵێ ئێستقرارێک دروست ببێ ئەم بابەتە لە کۆڵی خەڵک ببێتەوە ئەم شەڕە سیاسیە بێمانایی کە چەندێکە هەیە لە نێو لایەنە سیاسیەکانی کوردستانە کۆتایی پێبهێندێ و بگاتە شوێنێک لەوێ دەق بگرێ و ئیتر خەڵکیش بۆ خۆی بزانێ نظامی سیاسی چۆنە و لە نەتیجەیە چی ئەکا بەڵام بەگشتی ژیانی خەڵک لە شوێنێکی ترە معیشەتی خەڵک لە شوێنێکی ترە ئەوە پەیوەندی بەوە هەیە کە پەرلەمان بتوانێت ڕقابەیەکی باشتر و ورتر لەسەر سوڵتەی مالی و سوڵتەی نەوتی لە کوردستانە بکە و پەرلەمان بتوانێت ئەم جارە پەرلەمان و لایەنە سیاسەکانی چکە هەمومان نەزانین پەرلەمان هەموو شتێک نییە لە وڵاتی ئێمەیە بەشێک لەو عیلاقەیە کە لەگەڵ عێراق هەمانە بەشێکنە هەمووشی تا ئێستا لەژێر دەست و لە چوارچێوەی ئیدارە و عیلاقاتی حزبە سیاسەکانایە بۆیە گرنگە عیلاقەکە لەگەڵ بەغا چۆنە هێڵیتەوە چۆن داواکاریەکانی بەغا جێبەجێیەکەی چۆن وا ئەەکەی بەغا بەردەوام بێ لە نردنی ئەو پارەیە کە ئێستا یەک دوو مانگە دێت و تۆزێک وەزعی خەڵکی بژاندوێتەوە ئەمە بابەتە ئەسڵەکەیە بۆیە پێویستە جارێ شەڕی ئام قوتە بکرێ شەڕی بەردەوامی ئەو پارەیە بکرێت کە لە عێراقەوە دێ بۆیە من وا ئەزانم نظامی سیاسی چەند گرنگ بێ بۆ ئیستقراری سیاسی لە وڵاتە نظامی پەرلەمانی چەند گرنگ بێ بۆ ڕێگرتن لە خراپ بەکارهێنانی سوڵتە و بۆ ڕێگرتن لە ئەوەی کە شخصێک سوڵتەی خۆی خراپ بەکاربهێنێ یان سوڵتە قۆڕق بکە لەوە گرنگتر بۆ ئێستای کوردستان کۆمەڵێک بابەتە کە پەیوەندی بە ئارامی سیاسی و پەیوەندی بە خۆشگوزاردنی هەڵبژاردننی سەرۆک پێ دوێ لە ناو پەرلەمانە پێ دوێت تەنها بۆم خولە دەبێت ینی پارتی و قەنەعاتی نەگۆڕاوە کە بۆ نمونە لە خولەکانی داهاتوش بۆ سیستەمەکە ببێت بە پەرلەمانیتەوە ئەزانی ڕاستە ئەم خاڵی هەڵبژاردننی سەرۆک لە نێو پەرلەمان خاڵی بنەڕەتی گۆڕان بوو لە پێشترا لەگەڵ لایەنەکانی ترویەکێکە لە خاڵە گرنگەکانی نێو پاکێجەکانی پێشووی ئۆپۆزیسیۆنەوەی کە پەرلەمانی لەسەرخرا بەڵام هەمووی نەبوو چکە لەو پاکێجانەی ئەوەی کە کاکە بوو بەکر باسی کرد بە تەواوەتی داوای داماڵینی دەسەڵاتەکانی سەرۆک کا لە نێو پەرلەمان ئەمە پڕبەدڵ و پڕبەپێستی بەرگی پارتی دووراوە پارتی ئەمەی ئەویست لەم خولەیە ئەی پارتی لە ماوەکانی ڕابردوو بۆ ڕازی نەبوو خۆ هەر ئەمە وترا مەسەرەن هەندێک جار پارتی بۆ لە ماوەکانی ڕابردوو ڕازی نەبوونەیە هێڵا سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ خۆ پارتی ئەگەر لەسەر ئەو فەقەرەیە ڕازی بووایە ڕەنگە ئەهوەنتر دۆخی سیاسی ئەو کاتی کوردستان تێپەڕیایە ڕەنگە مۆزوعی پەکخستنی پەرلەمان و ئەو گرژیە سیاسیانی کە 4 ساڵ 3 ساڵ لە کوردستانە نائارامێکی زۆر خراپی لە کوردستانە دروست کرد ڕەنگە جۆرێکی تر بووایە ئەی ئێستا بۆ پارتی ڕازیە ئێواتە ئەمە دۆخی ناوخۆیی پارتی و دۆخی ناوخۆیی بنەماڵەی پارتی لە ئێساوە خوازێ و ئەمە یعنی خواستی لە پێشینەی پارتیە بۆ ئەم دۆخە و بۆ ئەم قۆناغە لاوکارەکان تێ لە پەرلەمان لە فراکسیۆنی گۆڕان بەڵێ ڕخنت لاوکارەکان تێ نەن ئەمە ڕخنە نیە من ڕخنە لە کەس ناگرم من واقعێکە و ڕێی خۆمەڵێم ینی بە پێش چاوی هەمومانەوەیە دۆخێکە بە پێش چاوی هەمومانەوەیە پارتی پێشتر لەسەر ئەوەی کە پەرلەمانتارەکان و سەرۆکی پەرلەمان بە پارتیان وت دەبێت سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ پارتی دەرگای پەرلەمانی داخزیانی خۆ واضح ئەمە ئەگە پارتی ڕازی نەبوو بێ و پارتی بەدڵی نەبوو بێ و بابەتەکە بەدڵی پارتی تێنەپەڕێ من بۆ خۆم پێم وانە ینی لایەنەکانی تر هەم لە ڕووی ژماری پەرلەمانیەوە توانێت دوای لە دەستور ناتوانرێمە بچەسپێنرێت سەرۆک لە ناو پەرلەمانە هەڵبژێردرێت دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە حەکیم دلیلێکی واضح بۆ ئەوەی پارتی چۆنی بوێ ئاواکە پارتی لە ئێسایە بۆی وا باشە کە ئەو فەقەرەیە بچەسپێنێ و سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ بەڵام بۆ ماوەکانی داهاتوویش زمانێک نییە لە دەستوراوە بچەسپێنرێ ئەم شەڕە هیچ نییە ئەو لایەنانی کە ئێستا شەڕی چەسپاندنی ئەو فەقەرەیەکەن کە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ ئەو شەڕە حەقا لە دەستوری شا بکرێت چکە پارتی ئێستا ئەڵێ ئێمە لە ماوەکانی داهاتوو دەستورە نووسینەوە و لە دەستورە ئێمە من جەنابش دەزانیانی قسەیە کراوە لەم چەند ڕۆژە خەڵکی دیاری ناو پارتی ئیدعای ئەوەکەن کە سەرۆک لە نێو دەستورە سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێردرێ نەک پەرلەمان
ئەنی ئەو قسەیە پارتی بە سەراحەتەن ئیکا ئەمە چەند جارێکی گوێمان لێ بوو واتە ئەمەی ئێستا بۆ ئەم مەرحەلەیە لە قازانجی پارتیە بەڵام پارتی هەر سوورە لەسەر قسەکەی پێشووی خۆی کە سەرۆژ لەنێو خەڵکەوە بژێت. سپاس دەکەم بەس کاک ئەبوبەکر قسە بوو لەسەرەوەی کە ئەو لایەنانێک کە پێیان وایە ڕخنەیان هەبوو لە ئەو دەسەڵاتە زۆرانی سەرک بۆ خۆشیان کاندیدیان نابێت لە ناو پەرلەمانلایەنەکانی دەرەوەی پارتی ویکێتی ماوەستە کاندید بۆ ئێستا ینی تۆ بۆ کاندید نابێت مەسەرەن کۆمەڵنەوەی نوێ لایانی کەم یەکگرتووە ئەم سێلایەنە بۆ کاندیدیانە ئێمە قسەمان لەسەر شەخص نییە تۆ مادام کۆی یاساکە ڕەتەکەیتەوە مادام پێت وایە دەسەڵاتەکان ئەمە سیستمی پەرلەمانی نەچەسپیوە دەسەڵاتەکان زۆرن ئەبێ پرۆتۆکۆلی و تەشریفاتی بن تۆ سیستمەکەت بەدڵ نییە لەبەر هەر کەسێک بێ بۆ ئێمە هەروەک ئەمە ئەو پەڕی نیفاق و ئیزدیواجێت دروستەکە ئەگەر من بەڕاستی بێم کاندیدم هەبێ بەڵام دەنگم بە کۆی یاساکە نەدابێ و بە مادەی ڕەت کردوێتەوانێ لەسەرەوە ساسەیە لە ڕاستەیە ئێمە کۆی بابەتەکەمان ڕەت کردوەوە یاساکە لەبەرەوە پێمان وایە سیستمی پەرلەمانی تەواو نەچەسپیوە. باشە بەس بۆ باز لەو دەکەی کە 2 ڕۆژدانراوە بۆ کەسێک کە بێ خۆی کاندید سێ ڕۆژ بەڵێ جا بە 3 ڕۆژ هیچ دەکرێت بەڵێ 3 ڕۆژە تەڵەبێک کە تەقدیمیەکە و ناوی خۆیدا بە پەرلەمانی کوردستان و وازەحی شیانیکە یە کاندید دەبێت. ئەنی خەڵکی تر پێ ناچێت کاندید تەسەوەر ناکەم کەسی کە خۆی کاندید کۆی پرۆسەکە پێویستە وازەحە ئیتیفاقی سێ لایەن هەیە سێ لایەن ئەبێ ینی حتا کە دەنگدان کراوە بە ئاشکراوە خۆش دەزانیەوە خەرکێکی دەستوری زۆر بۆچی پێچوانی دەستورە بەر ئەوەی کە ئەبێت دەنگدان ئەبێ پرۆسی دەنگدان نهێنی بێ بۆ ئەوەی دیموکراسی بچەسبێ بۆ ئەوەی ئازادی تاک بەرجەستە ببێ یعنی ئەمە ئەو پەڕی بێ متمانیە بەو پەرلەمانتاری لە هۆڵی پەرلەمانە کە تۆ متمانی پێ نەکەیت پێ دوابێ ئەگەر دەنگدان بە نهێنی بێ نەتوانێت ئەوامیری فراکسیۆنەکەی خۆی جێبەجێکە و احتیمال هەیە دەنگ نەدانی ئەمە گەورەتی ئەی بەدەنگی چەند پەرلەمانتەر بە زۆرینەی ڕەها قوربان هەر بە زۆرینەی ڕەهای ئەمە یەکێکی تر بوو لەو خاڵانەی کە ئەگەر تۆ سەرۆکێکی بەهێزت دەوێت پێویستی بە دوو لە سەرسێ هەبوو لە کاتێکە بۆ بەڵام خۆڕەنگەوان دوو لە سەرسێشیان نەبێت دوو لە سەرسێشیان نەبوو هەشتاون و پەرلەمانتار بە پرۆژە هەر ئەم جارش پێم وایە هەر هەشتاون و پەرلەمانتارەکە 21 ئەندامی ئۆپۆسیۆن دەنگ بەم پرۆسێ نادە هەر ئەوەندەیە لە ڕاستیانی ئەینا دەنگی خۆی ئەهێنێتەوانێ بەڵ ینی کۆی پرۆسەکە ئێستا پێویستی بە 12 ڕۆژێت تاوەکو سەرەوەی نزیکەی 12 ڕۆژ بەڵێ 12 ڕۆژ ئەو کۆمەڵە ئیجراعاتە تەقدیمکردنی CV و ناوی کاندیدی سەرۆکی هەرێمە ئەنجا دوایی ئەنێرێ بۆ ئەنجومەنی دادواری کە ئەگەر تاعنێکتانەیەکە بێت دوایی کە گەڕایەوە کۆبنەوەیکی پەرلەمان دا ئەندرێ ئەو کاتە دەنگی پێ ئەدرێ بەڵام من پێم وایە لەوانێ مەراسیمێک بۆ سوێن خواردنەکە دروست کرێ قونسوڵیات و سەرۆک جێگرانی سەرۆک جێگرانی سەرۆک لە پەرلەمان متمانە وەرناگرن سەرۆکیێری ماوەسم نە هەر سەرۆک هەر سەرۆکمانی پێ بەڵە بەڵە بە سەرۆکی هەرێمە بەڵێ کاک بێسون کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە جێگرانی سەرۆکیێرێم پێ دوایە دەسەڵاتیان پێ نادرێت ئەم جارە هیچیەوەی کە یەکێتی و گۆڕە هەڵبژاردننی جێگری سەرۆک و دەسەڵاتەکانی قانونەکە بە وازحی ئەسڵی قانونەکە نەک ئەم مادانی ئەم چەند ڕۆژە باسییان کرد ئەسڵی قانونەکە بە وازحی هاتووە کە سەرۆک بە خۆی جێگرەکان دانێ ئەو دەسەڵاتە نەدراوەتە پەرلەمان و ئەم جارە کراوەتە دوو جێگر و تەسمیێژ نەکراوە جێگرەکان چ بۆ چ کاروبارێکە و چی بۆچی کاروبارێک نییە بۆیە وازحەکە ئەو دوو جێگرە چاوەڕی ڕەحمەتی سەرۆکیانەکەن کە ئەوەی کە ئەو شەڕە هەب لەسەر جێگیرەکان لە ڕابرد و جێگر دەسەڵات هەیە بووە تا ئەو شەڕی لەسەر بکرێت لە مەوەستم لە خولەکانی ڕابرد سەرۆکیێرە نەیبووە قانونەکەی پێشوو تەنهاڵێ بۆ هەندێک کاروباری سەربازی بۆ کاروباری سەربازی سەرۆک جێگریەکە بێ هەندێک دەسەڵاتی ئەداتێ بەڵام خۆی ئەم بابەتی سەربازی بڵێ ئەمەش ئیشکارە بەڵام بەگشتی یەک دێڕی وازە هەیە ئەویش ئەوەیە سەرۆک خۆی جێگرەکان دانێ و تەعینیانەکە و خۆی شیکارەکانیشان بۆ ئینەکە و لە وجودی خۆیان من پێم وانێت جێگر بتوانێت چکە لە فەقەرەکەی پێشووشە ئەڵێ لە کاتی ئامادە نەبوونیە بۆیە لە وجودی سەرۆکە جێگرەکان دەسەڵاتێکی ئۆتۆیان نابێ ڕەنگە هەندێک دەسەڵاتی ئیجرایی ئیداری سەتحیان پێ بدرێیانی بەڵام بەگشتی ئەو دەسەڵاتانە سەرۆک خۆی ممارەسەیەەکە بەس ئەگەر هەردووکیان من دەسەڵاتی سەربازیان پێ بدرێت تێگیران دروست نابێت وەنە چکە ئێستا بەرپرسانی بستنەوەی گۆڕ هەندێکیان دەڵێن دەسەڵاتی سەربازی لای ئێمەیە وتەبێژێکی دڵەنە خێر وا بڕیارەکە لای ئێمە بێت خۆی سەرۆک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ئەوە و ئێمە وەزیری پێشمەرگەمان هەیە وەزیری ناوخۆمان هەیە و سەرۆکی ئەنجومەنی ئاسایشیش هەیە واتە ئەمانە هەموو ئەوە کراون
پێمانوانە بێ ئەگەر دەسەڵاتی دا بە جێگرەکەی بۆ کاروباری سەربازی ئەم کەسەی ڕاستەوە خۆ خۆی مەنزومەی سەربازی لایەنە ئەکرێ هەندێک چوزانم هەندێک بابەتی ئیجرایی ئیداری کاروباری ڕۆژانە بگەڕێتەوە لەوێ ئەوە بکە بەڵام سەرۆک خۆی ئیداری ئەوانە ئەکا بە پێی قانونەکان. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان بێسون فایق ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و بەکراوردنی ئەندامی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.